تێکەڵەیەکە لە وایەری کارەبای نیشتیمانی و مۆلیدا کە بووەتە مەترسیەکی بەردەوامی سووتانی قەیسری شنروێ کە گەورەترین قەیسریە لە شاری هەڵەبجە. کۆسەر واکۆ مەترسیەکە بە دوور نازانن کە ڕووبدات، چونکە دەڵێن کارەبای قەیسریەکە هیچ ستاندارد نییە. ژیان و سەرچاوی داهاتی ئابووری تەواوی دوکاندارانی قەیسریەکەش لە بەردەم مەترسیەکی گەورەدایە. لەوەتی مناتومەتەم قەیسەریە مەترسیە خۆش ئاماچای خۆتانە بینن کارەبا و شتەکانی وایر و ینی بە شێوازێکە هیچ ستاندارد نییە، بە شێوازێکی زۆر هەڕەمەکیە چ کارەبای واری مۆلیدەکانی چواری ڕئیسیەکانی بەڕاستی مەترسی زۆرە لەسەر ژیانمان، زۆر کێشەیە هیوادارین لایەکمان لێ بکەنەوە لایەنی پەیوەندیدار یا خاوەنی قەیسەری خاوەنە مڵک شتێکمان بکەن چاکیکەن. تێنەتەوێ هەموو کەس وەڵی لە ڕووی ئابووری و خوانە خوازە شتێ دروست بێ لەم قەیسەریە هەموو کەس بە پێی کەم و زۆری زیانی بەرەکەوێت. مەترسیەکە بەردەوامە، ینی لە ئەنووسات هەیە خوانە خواسە چەخماخەیە با لە هەر بڵێ واری ڕئیسی و مۆلیدە هەمووی تێگەڵە بێت و وایارێ گەر بگرێت تاوەتە قەیسەرەکە بەجاری هەمووی تیاچێت. بەڕێوەبەرەتی بەرگری شارستانی هەڵەبجە ئاماژە بۆ دەکەن قەیسەریەکە هیچ مەرجێکی سەلامەتی تێدا نییە. 3 ساڵە بەردەوام هۆشداری لەو مەترسیە گەورەیە دەدەن. بۆ خۆم سەردانی شوێنەکەم کردو تاکی هاوڵاتیانی عەزیزی شماگادار کردووە لەوێ، چونکم هیچ مەرجێکی سەلامەتی تیانە، دەرچوونی تیانە، ساحیبەی تیانە، دەرگاکان کراون بە دووکان، ئەو دەرگانی کە پێویستەکە لە حاڵەتی ڕووداوی نەخوازرا و خەڵق لێوە دەرچێ کراون بە دووکان. من زۆر هەوڵمدا کە من ئەو مەرفەزانە بکرێتەوە و خاوەنی وەکیلی قەیسەریەکەم بان کردووە، بەڵام بەداخەوە هیچ نەکرا. ئێمە تەنفیزی نین. بە پێی ئامارەکانی بەڕێوەبەرەتی بەرگری شارستانی هەڵەبجە بێت حاڵەتەکانی یاگرکەوتنەوە ئەمساڵ کەمی کردووە. لە سەرەتای ساڵەوە تا ئەمڕۆ 173 ئاگرکەوتنەوە ڕوویداوە، بەراورد بە ساڵی ڕابردوو 225 ئاگرکەوتنەوە تۆمارکرابوو. سەڵات جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.